nursing students, she says this VR experience with macular degeneration opened her eyes. When you're in the headset, looking kind of to the side to view what's going on, I saw that tilt and I thought, I've seen that with patients so many times, and not recognized it as an opportunity to say, how's your vision? For now, Embodied Labs only sells to services for the aging because Shah says it's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. To process what the users experienced so they know how to put into action what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. بۆ دەمێ 2 ساڵên داهاتی پرانیا civata سیناتۆرên ئەمریکی دێ دەستێ دموکراتاندا بمینە. هەڤدەمێ پێشبڕکیا bi Çînê rast Serok Biden digel rêberên Başûrê Rojhilata Asya kom dibe. û Brîtanya amedekariyan dike ji bo hinartina yekem gemiya xwe ji bo valahiya esmanî. عزیزان لە واشنگتن دیسیەوە سڵاوتان لێبێ سڵاوی یاسۆ جەبار و هاوکارم دەخیل شەمۆتان لێبێت شادبینەوە بە دیدارتان لە بەرنامەیەکی دیکەی کورد کۆنێکشن کە پەخشەکەمان ڕاستەوخۆ دەچێتە سەر کەناڵی NRT و لەسەر جەم سەک و میدیاکانی دەنگی ئەمریکاوە دەتوانن بینەرمان بن. سڵاوین گەرم لە واشنگتن هات دەمژمێر 7 سپێدەیە ڕۆژە یەکشەمەیە. دیموکراتەکان بۆ ساڵی داهاتووش کۆنتڕۆڵی ئەنجومەنی سیناتی ئەمریکا دەکەنەوە بە پێی پێشبینیەکانی کۆمپانیای ئەدیسۆن ریسەرچ. ڕۆژی شەمە کاترین کۆرتێز ماستۆ سیناتۆری دیموکراتەکان لە ویلایەتی نیڤادا سەرکەوتنی بەدەستێنە. ئەمەش سەرکەوتنیشی گەورەیە بۆ سەرۆک جۆ بایدن و دڵی زۆر خۆشە بەم سەرکەوتنە. کاترین کۆرتێز ماستۆ تا ڕادەیەکی زۆر نزیکە لە ئادەم لاکساڵتی ڕکابەری کۆماریەکان کە لێی بردوتەوە کە لەلایەن دۆناڵد ترەمپی سەرۆکی پێشووی ئەمریکاوە پشتگیری دەکرا. ئەمەش لایانی کەم 50 کورسی لە ئەنجومەنی سینات بە پارتەکەیان دەبەخشێت لە ئەنجومەنەکە کە ئەندامە ئەنجومەنەکە. سەرۆک جۆ بایدن پیرۆزباهی لە چەک شومەر ڕێڤەبەری پرانیا civata سیناتۆرên ئەمریکی کرد پشتی دیاربوونا ئەنجامên ویلایەتا نیڤادا یا بە پێشبڕکیا سیناتۆران لێ دەمێ ئامادەبوونا جivînên هەفکاریە وڵاتên باشووری ئاسیا بایدن لە کەمبۆدیا گوت ئەو دڵخۆش بوو بڤان پەیامان و بهیڤیا کاریە لە 2 ساڵên داهاتی. وی گوت jî bi serketinê di دووبارە هەڵبژارتنا ویلایەتا جۆرجیا دەکو دێ li meha 12 careke dîwarin kirin demokrat dê tevaya komîteyên civata sînatora da bihêztir bin. Eger demokratan şiya piraniya civata nûêneran jî bi dest bêxin ku hinekê bi zehmeta ji ber ku li herêmên hêşta encamên wan baş nediyarin komarî li pêşin lê eger demokrat pêşketinê bînin ev ew dê kontrola her sê desalardarên bilindên Amerîka bikin û Serok Biden li wî demê wê bikaribe biryara دادگاها بلندا بندکردنا ji berbirinê jî careka dî helweşîne. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا گەیشتە لووتکەی کۆمەڵەیی گەلانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە کەمبۆدیا لە کاتێکدا بایدن دەڵێت بۆ بەرپەرشدانەوەی کاریگەریە پەرستەندۆکانی چین ئاڵنگاریکی دیکەیە لەگەڵ سەرۆکی چین شی جینپینگ کە بڕیارە ڕۆژی دووشەمە بەڕێوە بچێت. سەبارەت بۆ پرسە لە واشنگتنەوە هاوکارمان نەجیب باڵاییمان لەگەڵدایە. نەجیب بەم کاتت باش هاوکاتی ئەوەی جۆ بایدن لە کۆبوونەوەکانی ئاسیا بوو لە کەمبۆدیا دیموکراتەکان کۆنتڕۆڵی سیناتیان کرد. ئەمە چ کاریگەریکی دەبێت لەسەر پێگەی بایدن لە کۆبوونەوە جیهانیەکاندا؟ ئاسۆ وەک دەزانی و دەما بایدن لە کەمبۆدیا بوو جڤینە ئاسیاندا خبرێ کنترۆلکردنا یا سێناتێ جارێکە din vegeriya بۆ دیموکراتان ku ew ê kontrola civata sînatê bike. Tuê demê de pêgeya Biden jî hate pirsîn kanê ji bo te yanî dema ku bo rojnamavanan axivtî jî hat pirsîn ku ji bo te çiwa te de ew dibêje ku ez hewceyî wê nînim vê paldanê vê hêzê lê dîsan jî dema ku
إشارة بجفينا لقال سروكي چینی شی جین پینگ دا ويقول يا سوي باش نازدكم وأظنم كودي هر یک جماعة دوی جوینه دالی کی داری راوسته سرکفتنا یا دموکراتان د سینات دا کنترل کرناوی جبو دموکراتان و جوینا یا بايدن باللیدرین جهان را دو خالان دا گرنگه یک ولاتن وکه روسيا وكا تشيني وهند ولاتين دن قراول سروية كي دكر كو بيجيا بايدن وي لاواز بتوان جفينان دا لي أفي هيزا كي بدا بايدن جال يدن و قراوك وصاحبو كو بايدن نكارة أو بيمانين بري نها امزاكرنا أو بلانين هي حتى نها بمشينا وكا بيمانا كيوتو عنجي بيمانا باريسي أو بيجيا ديمقراطان يا حتى أمريكا بجشتي وبسروكاتيا ريفابريا إدارة بايتن ولاواز ببتوان جوينان دا بلي کاک نجیب و بڕیارە ڕۆژی دووشەمە ڕۆژێک پێش کۆبوونەوە لوتکەیەکەی گروپی بیزوڵاتەکە لە دوورگەی بالی لە ئەندەنووسیا جۆ بايدن لەگەڵ سەرۆکی چین کۆبێتەوە چاوەڕێی چی دەکرێت؟ ئاسۆ دوێ جوینێدا یا ڕۆژە دووشەمبی و هاتیە پلانکردن وێ گراڤا بالی لە ئەندەنووسیا پێک وەرە gelek mijarên giring hene. Mijarên here giring jî ji wan ku wê sîbera xwe wê lotkeyê bike û weke lotkeyeke dîrokî tê naskirin ji ber ku Biden cara yekî yel şî kom dibe piştî ku boya serokê Amerîka. Mijarên here giring pirsa ya Taywanê ye. Wek dizanî Taywan niha pirsgirêkeke mezin e di navbera Amerîka û Çînê da. هر وصا پرسا شر روسيا لأوكرانيا أو جوي بالي بكشينا سر جوينه والآلية دن و ديسان پرسا جنگه و پرسا ايكونوميه وقت زاني آسو أمريكا جلك تكنولوجي عنكو تشيبين كمبيوتر آجا چينه دكرين لأنها بشتكو وقت زاني دارو جانبري هالبجارتنا دماكو بايدن شو ولايتا نيويورك لكلاي كومبانيا مايكرون تكنولوجي هبو وب100 بليون دولاران و انفيست بك يعني جوي وبرهنان بكاش بود برهم اينانا تكنولوجيا كو هوجي تشيني نبا وتشين جنها هوجي تكنولوجيا يا امريكا يا اف مثلا تكنولوجيا مثلا شر روسيا ومثلا تايواني وببنا مجارد جرينج د لوتكيا بايدن شيدا بله سپاس نجیب سپاسی بوی دقركات دبلوماتيك دا سروك بايدن لكولومبيا دقال ريبرين ولاتين باشوري آسيا كوم دفا هفدا مي بيش بركيا دقال تشيني وبردواميا شري روسيا وداقر كرناوي لأوكرانيا را چه لوان جوينان دبا افنا فروكي راپورتكا دنگي امريكا پشتی بشتاربونا لکنفرانسا کشو هوایی نتوین یکبوی کاپ 27 لمصر سرک جو بایدن چو کامبوچایی کل باجاری پرومپن به سرکن آسیا باشور کومبو بو جونا آزیان ایسال او کومبو به مازوانی از سرک وزیر کامبوچایی هون سنوتی چیکرن. ورن ام لسر آرمانجا پیشخستنا هفپار یا آشتی سقامگیری و باشکرنا هرمی بسکنن. جوین دبن سیا تند توجی و آلوزیا سیاسی میانمار و بیکته جونتای میانمار لگوره پلان آشتی یا آزیانه تو نگریا کو و یکیجی اندامین آسیانی آجز دکه. دوی ام نهیلن که روشا میانمار باندوره بده سر آسیانی. سرک وزیر چینی پرمیر لکچنگ روژا اینه که روژا که بریا بایدن به ربرین آسیان را جویا پکین به دانستاندن بازرگانی و بنسازی لهمبر هیزا آمریکایی کلوور به باندر و دابینکر سرکی اولهیه پشکری جهرمه دگره ربرین آسیان جبر دجواربون هفرکی آمریکا و چینی بفکارن. What happens if there's a Taiwan contingency scenario and the US سناریوی تایوان هبه و امریکا داخوازا گشتنا سینگاپوری اندونزیایی و فیلیپینان بکر چه دبه؟ ما او دی دستوری بدن ویگه هشتنه و جبهویه که ما بکن آلمانجا چینی حتی نها برسه وکوی هریمه تونه
ددمکی بریا و هفته اوکراین بالا کشان سرخواه دماکو وزیری در و دیمیتر کلوبا با آسیان را پیمان دوستانی و هفکاری امضا کرد کو اف تفگرک پر سمبولیک جبر کو کیف و هولبندن روجوایی هول ددن کو روسیایی تنه بهیلن پشتی جوینن آسیان و آسیا روشلات بایدن جبو جوینا گروپا 20 بسروکن 20 آبورین هر مازنین جهانی ره دچه بالی و اندونزیایی اوه بسروک چینی شی جینپینگ را بجوه ددمکی دکو هفریکی امریکا و چینی لسر تایوان دجوارتر بویه. What I want to do with him when we talk تشتی گوز بخوازم بشی جین پینگ را بکم دما گو بهف را بپیون او گو ام دیار بکن گو خطین ما ین سور چنه اما فین بکن بیکا او بچوبا وردکه گو دبرجواندین نتوی ین گرینگی چینی دیه و تشتی گو ادزانم گو دبرجواندیا گرینگیا امریکا دیه و امی بزانبن که او هر دو دناکوکی اندنه یا نا و گر ناکوکی به امل سرویه که بسکنن که چاوا وی چاره سر بکن. جبو پسی ویدا کسوارا روکن اشک دنگ امریکا واشنگتن. دنگی امریکا سرچاوی متمانه پیکراوی هواڵ زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لكونفرانسي باراستنا جنجهي للشرم الشيخ مصر ريبرين ولاتين جيهاني وريخستين جنجهي كاري ديكن جبو هاندانا حكومتان هاتاكو برنامجين كيم كرنا سوطامنيه بقربي خن اف چند روجن ريبرين جيهاني وزاناين جنجهي جيفينين لجيفينين كاب 27 كاري ديكن جبو جيب جي كرنا رينمايين بيمانا باريس يا جنجهي ارمانجا كيم كرنا غازا سوطامنيه هاتاكو رجاء بلندبونا قرمية جيهاني 1.5 بلا الصدي بلندترنبا سروك بايدن سوزين امريكا دوباره كرن جبوي ارمانجي زانا دي بيجن بلندبونا قرمية ارضي دي بوسدمي بلندبونا آستي دريايان و بتر باران و لهيان جبو آگاهیان لسر بریوچونا وی کنفرانسی دو هفتیان روزنامه موانی جین که خالد سلیمان جی کانادا بمریا که خالد بیانی باش کنفرانسی شرم الشیخ چه زیاده کاتن لسر کنفرانس کانی پیشتری که 30 سال همون سال دبن یعنی چی زیاده که لسر ام کنفرانسانی سبارت بجینگا بله ام کاتی ایوش باش سپاس بو ام مالداریه براستی اتوانم بلیم تاکشت زیادی کردوه لم کنگریه بلند لکوب 27 تنها اوه مسئله قربوی جنگیان یعنی بابلین قربوی کشو گورانکاری کشو هوایان قصه برنامجانی کنگروا جگه لوا هیچ گورانکاری نهاد بلکو اتوانم بلیم بداخوه جورك ل پاشکوتن دروست بود نک پاشکوتن بەڵام ئەو خاڵی دانانی قەرەبووکردنەوەی وڵاتانی زیان لە کەوتوو بەهۆی درەنجامەکانی گۆڕانکاری کەشوهەواوە کە مەزەندە وایە لە ساڵی 2024ەوە بکەوێتە کارەوە ئەمە شتێکی نوێ بوو. کا خالد چ لە وڵاتان قەرەبووە کە دەداتون بە چ وڵاتێک بە چ کەسانێک چونکە ئێمە دەزانین بۆ نمونە گلەی ئەوە هەیە کە هۆی پیسبوونی ژینگە زیاتر لە وڵاتانی دەوڵەمەند دەکرێت و وڵاتانی هەژار ئەوانەی کە زەرەرمەند دەبن ئەوجا لە کۆنفرانسەکەدا پێشنیازی چی کراوە کێ قەرەبوو بە چێ بداتن؟ قەرەبووە کە لەلایەن وڵاتانی پیشەسازی پێشکەوتووە ئەدرێ بە وڵاتانەی کەوا زەرمەندی یەکەمن لە گۆڕانکاری کەشوهەوایە بەڵام هیچ بەشدارییان نییە لە دەردانی گازە گەرمکەرەوەکانە بە تایبەتی دووەم گەز ئۆکسیدی کاربۆن بۆ نمونە زۆر وڵاتێکی وەک یەمەن با بڵێن مصریش کاک خالد مصریش کە گلەیان هەبووە کە دەڵێن ئەوانە هۆی ئەوە نین کە ئەو کێشە جیهانیە دروستە بێ ئاستی دەریا لە بۆ نمونە لە لای ئەسکەندەریە یان ئەلەگزاندریای مصری بەرز دەبتەوە بەڵام لێریا بەرپرسیارەتی هەیە بەرپرسیارەتی
بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا 5 وڵات دەردانێکی زۆری گازە گەرمکەرەوەکانیان هەیە. ناوەکانیان ئەهێنم: ئێران، تورکیا، سعودیە، عێراق، مەسر. کەواتە ئەم وڵاتانە بەرپرسیارەتیان هەیە لە دەردانی ڕێژەیەکی زۆر لە گازی دووەم ئۆکسیدی کاربۆن و گازەکانی تر. بەڵام ئێمە زیاتر باس لە وڵاتانە ئەکەین کەوا هیچ بەشداریکی ئەو تۆیان نییە، بگرە یعنی بەشداریکردنیان لە دەردانی گازی گەرمکەرەوە زۆر کەمە، هەر ناژمێردرێ لە چاو وڵاتانی ترا. بۆیە لێرەیە شتێکی مێژووی هەیە کە ئەوش لە شۆڕشی پیشەسازیەوە کە لە سەرەتای ساڵی 1950ەوە تا ئەمڕۆ کە ئەو کاتە سەردانی بڵێن سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی بوو، کۆمەڵی وڵاتی پیشەسازی پێشکەوتوو بەرپرسیار بوون لە دەردانی ئەو هەموو گازە گەرمکەرەوەی کە ئێستا لە کەشایە. باشە، تا چەندێک دەزانم سەرۆک بایدن یەکی بوو لە ڕێبەرانی جیهان و ڕێبەرانی تری جیهانش سۆزیان داوە کە ئەو گازە کەم بکەنەوە. تا چەندێک وڵاتانی پیشەسازی پابەندی بەڵێنەکانیان دەبن بۆ کەمکردنەوەی ئەو گازە و بۆ پاراستنی ژینگە؟ تا ئێستا طبعاً گرنگترین ڕێککەوتن لەسەر ئەم بابەتە ڕێککەوتنی پاریسە کە ساڵی 2015 هەر بە ناوی ڕێککەوتنی پاریس ناسراوە. تا ئێستا بەڕاستی وڵاتان بە ڕێژەیەکی زۆر کەم پەیوەست بوونە بە بەندەکانی ئەم ڕێککەوتنەوە، بگرە شەڕ و داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە. ئەمە بووە هۆی پاشکەوتنی کێشەکان و کۆمەڵێک وڵات بەهۆی نەبوونی سەرچاوی وزەوە گەڕانەوە دیسانەوە بۆ بەکارهێنانی خەڵوز. ئەمەش خۆی لە خۆیان گرفتێکی گەورەیە بەهۆی کێشەیەکی تریشەوە، ئەوش تەمەحکارەکانی چین لە تایوان دیسانەوە. ئەمە و هەروەها تووڕەبوونیان لە سەردانەکەی پیلۆسی بۆ تایوان، ئەمە دیسانەوە بووە هۆی کێشەیەکی گەورە. ئێستا چاینا یعنی مەسلەکان دو ئاخات. چین باسی چاینات کرد کاک خالد، مە دەزانین لە ئەمریکا گلەی یان لە هەندێک وڵاتان دیگە گلەی لە چین دەکری کە ئەوش یەکێک لە وڵاتانەیە کە زیاتر ژینگە پیس دەکاتن. بەڵێ تۆ بڵێ ئەمە بابەتی کۆبوونەوەکەی بادن بێ لەگەڵ سەرۆکی چین؟ بەدڵنیاییەوە ئەمە بەشێکە بێ لە کۆبوونەوە کە بەڵام بالێرەیە یەک نمونەیەکی بچوو کرد بەمێ کاک دەخیل. چاینا ئێستا خۆی بە ئەوەی پێڵێن دەولە ناشئە یان با بڵێن دەوڵەتی پیشەسازی پێشکەوتوو، مەبەستم نەک دەوڵەتی پیشەسازی پێشکەوتوو کە یان با بڵێن لە کاتی نیشونەماکردنایە. ئەم دەوڵەتە درۆ و ڕاکردن لە بەرپرسیارەتی لای ئەم دەوڵەتە زۆر بەڕاستی خەڵکی تووشی سەرسوڕمان کردووە. بۆ نمونە وڵاتێکی وەک بریتانیا کە وڵاتێکی پیشەسازیە و لە ساڵی 1950 تا 2020 78 ملیار تن گازی دووەم ئۆکسیدی کاربۆنی خستووەتە کەشەوە. بەڵام وڵاتێکی وەک چاینا لە ساڵی 2013 تا ئەمڕۆ کە ئەکاتە 10 ساڵ کە ناکاتە 10 ساڵش ئەکاتە 9 ساڵ 80 ملیار تن دووەم گازی ئۆکسیدی کاربۆنی خستووەتە کەشەوە. تەماشای ئەم بەراوردە مێژوویە بکە. اینجا لەگەڵ ئەوەشە ئێستا ئەڵێ یەکێک لە گرفتەکانی تریش ئەوەیە چاینا ئەڵێ من بەشدار نابم لە قەرەبووکردنەوەی وڵاتانی زەرمەندا. ئەمەش دیسانەوە مشکلەیەکە بەڵام دوور نییە وەکو گوتت لە کۆبوونەوەکەی جۆ بایدن لەگەڵ سەرۆکی چینە باز بکرێ. بەڵام دەمویست ئەمە پرسیارەتی هەموو جیهانە، هەموو کەسێک و هەموو دەوڵەتێک و هەموو حکوومەتێک و هەموو سازیکی جیهانە، چونکە گەرمبوونی یانی برندبوونی ئاستی گەرمای دنیا ئەوە لە هەموو جیهانە دەبێ و هەموو کەسێک لەو دنیاە بەوەی کاریگەریان خراپیان لەسەر دەبێت. بەڵام بە کورتی دەمویست پرسیاری ئەوە لێ بگەم کاک خالد بۆ لە شەرم شێخی مسری ئەم کۆنفرانسە ئەم ساڵە بوو؟ خۆی ئەبوایە لە هەموو ساڵێک لە وڵاتێکە بێ و ئەم ساڵ ئەبوایە لە کێشوەری ئەفریقیا بوایە. ئیتر وڵاتانی تری ئەفریقیا ئامادە نەبوون، یعنی بڵێن لە ڕووی ئابووری و لە ڕووی تەکنۆلۆژی و لە کۆمەڵی ڕۆ ئامادە نەبوون میوانداری دنیا بکەن و سەرۆکانی وڵاتی دنیا بکەن بۆ ئەمە. دیار بوو میسر لە هەمویان زیاتر ئامادە بوو
لەسەر ئەساسی ئەمە لەسەر ئەم بنچینەیە مش هەر لە ناوچەکەی ئابێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لە بەشێکی تری ئەکەوێتە پێشوەری ئاسیاوە کە لە ئیمارات ئابێ. باڵێ ڕۆژنامەنووسی ژینگە کاک خالد سلێمان لە کەنەدا لەگەڵ مام و زۆر سوپاس بۆ زانیاریەکانی جەنابەت. سپاس بۆیەوە. دەستەکانە خۆش. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ڕێبەرە گەنجەکانی خۆپیشاندانەکانی واشنگتن بڕیاریان داوە هەموو هەفتەیەک بەردەوام بن سەرڕێی ئەستەنگ و سەختیەکانی دۆزینەوەی شوێن و وەرگرتنی ڕەزامەندی. بەردەوام بیرۆکەی سیاسی نوێ دەخەنە ڕوو. هاوکارمان یحیا بەرزنجی لە واشنگتنەوە لەوێ بوو بۆ ڕووماڵکردنی ئەو خۆپیشاندانەی دژی حکومەتی ئێرانە. هەفتەی هەشتەمی خۆپیشاندانەکانی ئێرانەکانی دەڤەری واشنگتن دەنگێکی دلێر و هەر هەفتەیە و مژارێکی سیاسی دەکەنە ئامانج. هەنگاوەکانی ئێستایان ڕووی لە باڵوێزخانەکانی وڵاتانە کە لە واشنگتنن. هەر لە نزیک ئەوانیشەوە لە تۆماس سرکل مێمۆری لە واشنگتن گربوونەوەکە کرا. پیام ما قطع روابط دیپلماتیکه. ما میدونیم که پەیامی ئێمە ئەوەیە کە پەیوەندیە دیپلۆماسیەکان لەگەڵ ئێراندا ببڕن، تەواوی باڵیۆزخانەکان پەیوەندی سیاسیەکانیش ببڕن، تەواوی ئەو باڵیۆزخانانە کە ئێمە خۆپیشاندان بە بەردەمیاندا دەکەین، داوا دەکەین باڵیۆزەکانیان لە ئێران و دەربنێن. بەرنامەمان هەیە نامە بۆ هەمویان بنێری. ئەو سرودەی ڕاپەرەکەی لە تاران بە گیرروگاز هێنرا بووەتە سرودێکی بەردەوامی خۆپیشاندانەکان. جا بە چ جۆش و خرۆشێ لە تاراوگە دەوترێتەوە. لە ناو و دەرەوەی ئێران لای خەڵک و خۆپیشاندەران ئەو ڕژەمە دەڕوخێ. ئیدی ڕەوشە سیاسەکانی ئێران وەڵامدەری ئەو بۆچوونەیە. لە کاتێکدا لە ناوخۆی ئێران تا دێ دەسەڵاتی ئێرانی تونتر مامەڵە دەکاو. سرڕای ئەوەش خۆپیشاندانیش هەر بەردەوامە. سەردەمێک کە لە ئێران بووم لاو بووم کە بەشداری خۆپێشاندانمان دەکرد ناکۆکی و بیرۆڕاو ئیجەندای زۆر هەبوون، بەڵام ئێستا خۆپێشاندانەکان جیاوازن، خەڵک زۆر یەکگرتوون، ئەو ڕژیمە دەڕوخێت. ئێمە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئیران لە دەسەڵات لا دەدەین. ئامانجی خەڵکی ئێران لە دەرەوناوەوە ئەوەیە کە دەسەڵاتێکی ئێرانی ملی سیکولار شوێنی بگرێتەوە. ئەوە وەکو قۆناغی یەکەم و دواتر قۆناغی دەکەشی بەدوادە دێت. خۆپیشاندانەکانی واشنگتنی ئەم هەفتەیە ئامانجەکە ڕاکێشانی سۆزی باڵوێزخانەکانە کە داوا دەکەن پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا ڕاگرن. ئیدی بێڕوانین لە بەرژەوەندی سیاسیەکانی وڵاتان داخۆ تای تەرازوی هاوکێشەکان بەرەو کوێ پارسەنگ و لاسەنگە بن. هەر کەس کە گوێی لە دەنگی ئێمە دەبێت دەمانەوێت ڕژێمەکە لە ئێران بگۆڕین. ڕۆژانە کوڕ و کچی لاو و منداڵ و پیر دەکەنە ئامانج و دەیان کوژن. ئەو کوشتارە ڕاگرن. داوای یارمەتی لە دەوڵەتانی دنیا دەکەین، بە تایبەتی لە ڕووی دیپلۆماسیەوە یارمەتی ڕژێمی ئێران نەدەن. لە کوچە تاریکەکانی شارەکانی ئێرانەوە پشت لە مەرگ و ڕوو لە گۆڕانکاری ڕۆژانە دەڕژێنە سەر شەقام. لە دەرەوەش دەنگەکان دەخوازن کاریگەری سیاسی دروست بکەن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. ئیرۆ لە باژارێ سلێمانیەژی خوێندەکارên زانکۆیا سلێمانی خۆپیشاندان کرد و داخوازە veگەڕاندنە ئالیکاریên دراوی و هەروەسا کێمکردنە بەهایên خوێندنە ئێواران کریە. خۆپیشاندان لە پێش زانکۆی جڤیان و دپێرە دجادەیە ساڵم ڕابەرەف مەکتەبە سیاسیە کەتیا نیشتیمانیە کوردستانی بەڕێکەتن هێزن ئەولەکاری ڕێلواناگرتن و گرژی دنێڤەرە واندا دەرکەت. هێزن ئەولەکاری گازا ڕۆندکڕێژ لە دژی خۆپیشاندانان بکار ئینا و هەوڵا بەڵاوە پێکردنیا واندا. ئەف خۆپیشاندان پشتی ڕاگەهاندنە سەرۆکی یەکەتیە نیشتیمانی کوردستان بوو کە ئەو پشتەوانیە لە داخوازین خوێندەکاران دکە.
و دگل دامەزراندنا حکومەتان و یا عێراقی گرژی دنێبەرا پێک هاتین باژاری کەرکووکێدا دەردەکەوە لەسەر پۆستی پارێزگاری کەرکووکێ لایەنین کوردی هەوڵ دەدەن دەسەڵاتە خە ڤەگەڕینن سەر پارێزگەهی بۆ وەرگرتنا ڤی پۆستی لێ پارێزگاری نەهایê کەرکووکێ ڕاکان جبووری ڕازی نابە دەست ji پۆستێ بەردا ئەڤە لە گۆڕا پەیامەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر. ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک دەست بەرداربوون لە پۆستەکەی ڕەت دەکاتەوە و لە تازەترین ڕاگەیەنراویدا دەڵێت بە شێوەی یاسایی بووم بە پارێزگار نەک ڕێکەوتنی سیاسی. لە کاتێکدا لایەنە کوردیەکان کە ماوەی 5 ساڵە دەسەڵاتیان لە شارەکە لەدەستداوە پۆستی پارێزگار بە پشکی خۆیان دەزانن و دەیانەوێت بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی نوێی عێراقدا وەری بگرنەوە. خۆی ئەم بابەتە بابەتێکی ئاسان نییە و حکومڕانی کەرکووش پێویستی بە تەوازن هەیە. ئێستا تەوازن لە بینی نەتەوەکانە تێکچووە بۆیە ئەبێ هەوڵ بدەین ئەو تەوازنە ڕێک بخەینەوە بۆی هەموو نەتەوەکان پێی ڕازی بن. پۆستی پارێزگاری کەرکووک لە ساڵی 2003ەوە تا ساڵی 2017 لای کورد بوو. لە مانگی دەی ساڵی 2017ەوە تا ئێستا لای ڕاکانجبووری کەسایەتی سیاسی عەرەبی سونەیە. کوردەکان ڕاکانجبووری بە تێوەگلان لە گەندەڵی و خراپ بەڕێوەبردننی پارێزگاکە تۆمەتبار دەکەن لە کاتێکدا سەرکردەکانی عەرەبی سونە بە سەرکەوتووی دەزانن لە بەڕێوەبردننی پۆستەکەدا. هذا طموح لدى الجميع مثل ما موجود عند العرب موجود. هەمووان چاویان لەسەر پۆستی پارێزگارە ئەم خواستە لای عەرەب و کورد و تورکمان هەیە کە هەریەک بەشێکن لە ڕۆڵەکانی کەرکووک بە دڵنیاییەوە هەمووان مافی نوێنەرایەتیان هەیە لە بەدەستهێنانی پۆستی پارێزگار و پۆستەکانی تر. بەڵام تورکمانەکان جیاوازتر لە دۆخەکە دەڕوان و وێڕای ڕەتکردنەوەی ڕادەستکردنەوەی پۆستی پارێزگار بە کورد چاویان لەوەیە بەهۆی ناکۆکی نێوان کورد و عەرەب دەرفەتێکیش بۆ ئەوان بڕەخسێت. تورکمان بۆ بەڕێوەبردننی پارێزگای کەرکووک دەرفەتی پێنەدراوە. داوا لەلایەن و کۆتلە سیاسەکان دەکەین لەسەر ڕاستسپاردنی کەسایەتێکی تورکمانی بۆ بەڕێوەبردننی کەرکووک ڕێک بکەون. جیاواز لە ناکۆکی نێوان پێکاتەکان لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک. تەنانەت کورد لە نێو خۆشیدا هاوڕا نییە لەسەر چۆنێتی وەرگرتنەوەی پۆستی پارێزگار و پارتی و یەکێتی چاویان لەسەر بەدەستێنانی پۆستەکەیە و هەردوو لاشان یەکتری بە هۆکاری مانەوەی ڕاکانجبووری تۆمەتبار دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. سەبارەت بە تاوسەندنی کێشمەکێشی دەسەڵاتی پێکاتەکان لە کەرکووک کورد و عەرەب و تورکمان و تا ئێستاش بە هەڵ واستراوی ماوەتەوە و چارەسەر نەکراوە لە ئێستادا ململانەیەکی چڕ لە نێوان ئەو هێزانەدا هەیە لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک. سەبارەت بۆ پرسە لە کەرکووکەوە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. کێشمەکێشی زۆر لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک لە دوای پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق هاتۆتە ئاراوە. دوایین زانیاریەکان چین لەوبارەیەوە؟ ئاسووە کاگەداری لە سەرجەم هەڵبژاردنەکانی ڕابردووی پەرلەمانی عێراقا لە ساڵی 2005ەوە تا ئێستا کورد لە کۆی 12 کورسی پەرلەمانی عێراق لە شاری کەرکووک هەموو جارێک لە 12 کورسیەکە 6 کورسی هێناوە یاخود 7 کورسی هێناوە واتە نیوە و نیوە زائدیەکی کورسیەکانی هێناوە و تا ساڵی 2017 پۆستی پارێزگار لای کورد بووە. بەڵام لە دوای ساڵی 2017 و دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کورد دەسەڵاتی بە تەواوەتی لە کەرکووک لەدەستداوە و ئەکرێ بڵێن لە ئێستادا کورد لاوازترین پێکاتەیە لە ڕووی دەسەڵاتەوە لە کاتێکدا لە ڕووی دەنگدانەوە هەموو جارێک کورد بە تەنها هێندەی عەرەب و تورکمان دەنگ دەهێنێ. بۆیە کورد لە ئێستادا کە حکوومەتی نوێی عێراق پێکاتووە دەیەوێت بجوڵێت یاخود دەیەوێت بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی نوێی عێراق پۆستی پارێزگار بەدەست بهێنێتەوە یاخود بەشێک لەو پۆستانەی کە لە دەستی داوە بۆی بگەڕێتەوە تا ئەو دەسەڵاتی کە لە دەستی داوە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک باڵانس بۆ شارەکە بگەڕێتەوە. دیارە لەگەڵ ئەم جومجوڵەی کووردا عەرەب و تورکمانەکان کەوتونەتە جوڵە و ترسیان لەوە هەیە کە لە بەغاوە ڕێکەوتنێک هەبێ بۆ ئەوەی کە جارێکی تر کورد هەندێک لە دەسەڵاتەکانی بۆ بگێڕدرێتەوە. بۆیە ئەرشەد ساڵحی سەرۆکی کوتلەی بەرەی تورکمانی لە پەرلەمانی عێراق بە ئاشکرا هۆشداری داوە ڕایگەیان کە قبوڵ ناکەن کورد جارێکی تر پۆستی پارێزگاری کەرکووکی پێ بدرێتەوە
وەڕاکان جبووری پارێزگاری کەرکووکیش بە ئاشکرا باسی لەوە کرد کە ئەو هەڵبژاردەی پشکپشکێنەی سیاسی نییە بەڵکو بە شێوەیەکی یاسایی و لە ڕێگەی هەڵبژاردنەوە پێشتر بووەتە جێگری پارێزگار و ئێستا پارێزگارە بۆ یە کێشمەکێشەکە بەردەوامە کورد چاوی لەسەر پۆستەکەیە و عەرەب و تورکمانیش ڕازی نین. بەڵێ باشە دڵشاد لە دۆسی ئەمنی کەرکووک کە لای سوپای عێراقە کورد ناڕازیە. داواکاری کورد چییە لەم ڕۆ؟ ئاسۆ لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017ەوە دۆسیەی ئەمنی کەرکووک لەلایەن سوپای عێراقەوە سەرپەرشتیە کرێەوە بە شێوەیەک لە شێوەکانە کرێ بڵین حکمی ئەوەی لە کەرکووک هەیە زیاتر حکومەکە حکمێکی سەربازیەوە زۆر جار کوردەکان ناڕزایەتی دەرەبڕن لە بەرامبەر بڵاوکردنەوەی هێز لە گەڕەکە کوردیەکان بە تایبەتی ڕەحیماوە هەندێک لە گەڕەکەکانی تروە پشکنینی ماڵان هەموو ئەمانە وای کردووە کە کوردەکان بە تەواوەتی بێزار بن لەو بڵاوبوونەوەی هێز لە ناو کەرکووکە بۆیە کورد دەیەوێت لە ڕێگەی ڕێکەوتنیش کراوە دیارە لە گەڵ محەممەد شیع سوودانیە بەڵام تا چەند ڕێکەوتنەکە جێبەجێکرێ دیار نییە کورد دەیەوێت دۆسیی ئەمنی شارەکە لە سوپای عێراق وەربگیرێتەوە و ڕادستی پۆلیسی محەلی شارەکە بکرێەوە ئەوان دەیانەوێت کەرکووک ئەو حکومەی کە بەسەریا سەپێنراوە لە ساڵی 2017ەوە لەمەدا کۆتایی پێبێنرێ و دۆخی پارێزگاکە ئاسایی بکرێتەوە پۆلیس جێی سوپای عێراق بگرێتەوە دیارە لەم ڕێگەیەوە لە بەرەوەی بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک کوردەوە بەشێکی زۆر لە زابط و پلەدارەکانی پۆلیسی کەرکووک کوردن کورد پێی وایە بە وەرگرتنەوەی دۆسیی ئەمنی لە سوپا و گەڕانەوە بۆ پۆلیسی خۆجێتی شارەکە ئەو فشارەی سوپای عێراق لەسەر گەڕەکە کوردیەکانی لاوەستر و کەمترە بێتەوە و ئەبێ سوپا بڕاتە دەرەوەی شارەکە بۆ شەڕی تیرۆر نەک لە ناو شارەکەدا بێ بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەمە تەنها ڕێکەوتنیەکە سەبارەت بەوەی کە ئایا جێبەجێکرێ یاخودنا ئەمە ئەمێنێتەوە سەر گفتوگۆکانی داهاتوو لە بەغدا کە ئایا تا چەند جێبەجێکرێ عەرەبەکان پێیان وایە کە هەم جێبەجێکردن ئەم ڕێکەوتنە ڕەنگە بۆ پارێزگاکانی تر جێبەجێ بکرێ بەڵام ڕەنگە کەرکووکی لێ ئیستیسنا بکرێەوە ئەو دەسەڵاتە هەر لای سوپا بمێنێتەوە و کوردەکانیش هۆشداریە دەن و ئاماژە بەوەکەن کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان فشارەوە تەنها ئەم فشارش لەسەر کوردە چونکە لە گەڕەکە عەرەبی و تورکمانیشینەکان سوپا بۆ شێوەیە مامەڵە ناکا بۆیە لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزە کوردیەکان کۆبوونەوە و داوایان کرد کۆتایی بەم حکومە سەربازیە لە کەرکووک بهێنرێ. باشە دڵشاد عەرەب و تورکمان لەسەر دۆسیی ئەمنی کەرکووک خوازیاری چین؟ ئاسۆ عەرەب و تورکمان لەسەر دۆسیی ئەمنی من قسەم لەگەڵ هەم عەرەب و هەم تورکمانی شاکرد تورکمانەکان باس لەوەکەن کە ئەوان پێیان وایە کە سوپای عێراق سەرکەوتوو بووە لە بەڕێوەبردننی دۆسیی ئەمنی کەرکووکە بالای سوپا بمێنێتەوە و بە پێچەوانەوە ئەگەر ڕادستی پۆلیس بکرێ ئەوان دەڵێن دەبێت هێزێکی تازە لە ڕۆڵەکانی کەرکووک پێک بهێنرێ ئەم هێزە ڕێژەی منتەسب و میلاکاتەکانی بە شێوەی 33% بۆ عەرەب و تورکمان واتام هێزە کە پێک هێنرێ کورد 33% هەبێت تورکمان 33 عەرەب 33% ئەمانە شاری کەرکووک بپارێزن بەڵام دیارە کورد بەم ڕێژەیە تا ڕادەیەک ڕازی نییە چونکە ڕێژەی دانیشتوانی کورد زۆر لە تورکمان زیاترەوە دەنگی کورد بهێندەی عەرەب و تورکمانە بۆیە ئەمەش جێی مشتومڕە سەبارەت بە عەرەبەکانیش ئەوانیش پێیان وایە کە دۆسیەکە لای سوپا بمێنێتەوە بەڵام لە حاڵەتێکا وەکەوەی کە ئەوان دەڵێن هەرچەندەمە بە ئاشکرا ناوێرن بیدرکێنن چونکە پۆلیسی اتحادی سەر بە هێزە شیعەکانە ناوێرن بە ئاشکرا دژایەتیان بکەن بەڵام ئەوان لە هەڵسوکەوتەکانی پۆلیسی اتحادی ناڕازین لە دەوروبەری کەرکووک ئەڵێن ئەگەر دۆسیەکە لە سوپاش ئەسەنرێتەوە لەبری ئەوەی کە ڕادستی پۆلیسی اتحادی بکرێ ئەبێ ڕادستی پۆلیسی محەلی بکرێ بەڵام لەگەڵەوەشدا لاریان نییە لەوەی کە دۆسیەکە لە دەستی سوپادا بمێنێتەوە یاخود هێزێکی تازە لە پێکاتەکانی شارەکە پێک بهێنرێ بۆ بەڕێوەبردن و ئیدارەدانی مەلەفی ئەمنی پارێزگاکە. بەڵێ زۆر سپاس دڵشاد. شفان بەڕۆژکی ئێکەژی پێش زیندانین بادینان کو هاتیە تاوانبارکردن لە گۆڕا بڕیارە یان گۆڕە قانونە 56 و هاتیە جزاکردن بۆ دەمێ 6 ساڵین زیندانی پەیامەری دەنگی ئەمریکا سەلام باڵای دیبێژە کو ئەف زیندانی کو پترە ji 2 ساڵان زیندانێدایە ڕەوشاویە ساغلەمی گەلکێ خراپە و تێ پێشبینیکردن کو لە ساڵا بێ 2022 ئەوەرە ڕزگارکردن یان ببورن ئازادکردن. سعید محەممەدی 67 ساڵی ئەبە 2 ساڵە جاوارەی ئازادکردنا کوڕێ خوش شەوان بەڕوشکیە یەکۆ لە ساڵە 2020 بدەستێن هێزێن ئەولەهیە لە دهوکێ هاتی دەستە سەرکردن. جهوان زیندان اجبیانه احتمال منی واسه شجشتی همین زانن
غرفت ببین جهه تقریبا زیاده یعنی پندی جهتان با یعنی 20 کس بهم خود استادوتش تا کس به غرفه تبین گویی وقتی هم نداشتین سین خواه گویی وقتی تشکی کبست یا تی مصدره گویی خدا وصلم کبستین گویی حتی نبسنا مهما هل نبی خالنی گویی والله خالنت اینا گویی ما وقتی هو صادو گویی ابی خورلاته با گویی دستم داف حباله میکبد وید جلا انا حسابته همان مرن بی شوان باروشکی یک جه چالاکوانین باجر دهوکه بجداریت خونیشاندانین ماموسان دا کرده بود لدهوکه اود گل 4 حوالین خو به ماده 5 و 6 هات زیندان کرن بو ماوه 6 سالان لدادگاه دویا حولره براستی مال ظلام آوا کرده خودی روشا زور نباشه تلفنات کد بس با که نبینن نخوشه و وکی دی همه و دست پیکا گرتناوی حتی نو که همینت مرتاحن مستوانا مدرسه یهات یا خاره ند باشن حکومت هرما کردستان F5 گرتیم بادینم تومتا سی خوری و تکدانا آسایشان نتوی تومت بار کرینه لیمال باطن وان و چنده ردکن بله اگر اما ماجب بدین کما دو گروه تاین بجین دو جدا تاتی نحکم کردن هندک جوانا بوما و 6 سال تاتی نحکم کردن کم 5 کس هندیتر بوما و 2 سالا اف 5 کس بوما و 2 سالا ما دیمایک پیشاتی بوانا کما دخواز آزاد کردن بمرش کرد کل دیف ماده 331 و 332 بنماین یاسایین دادگاه هیوی و خستا باب شوانی او جاردی بدیتنو هم بسکرنا کره خو شاد ببیتن تقریبا 2 سالونی بر دامین نتیوه داینا آزاد پشتی هنگه اف مجدار افراش شرطی جد جد چون که بهترین آزاد کردن بری وانجه بدل و امید و جماعت دوان دی بری وانجه هر ای کیس و ای ماده او هن آزاد کردن اف افراش شرطی حساب کرد پشتی یواناش گفتی 22 هجده اوجه آزاد کردن ابا ویت شلادی زب همی پی و گفتی آزاد کردن سلام بالایی دنگ امریکا دوها ایروب آرمانجا پروتستو کرنا ایریشن بگازا کیمیایی ترکیه لسر گریلان PKK به هزاران کس لباجار قامش لو خوپشاندانک لدار خست خوپشاندانان تاخا سیاحی بر بستان 12 آداری و مشیان هروها اندامن سازین سیویل سازین جنان تفگرا جوانن شورشگیرن سوریا یکیتیا جنین جوان پارتین سیاسین کردان عربان و سریانیان جی لباکولو روشلاتی سوریه کو تف دا لجیر سیوانا ریوبریا خسر دا کار دکن تفی نوینرین دستا و مدرسین ریوبریا خسر دموکراتیکا هرما جزیره و روسپین عشیرت آنجی بجداری وان خوپیشاندانان بو خوپیشاندر درشمی بجی برخدانا گریلان نا جی ایریشین کیمیای ترکیه را نا گرجیان را او درشم بلند کرن هاجی گوتنی کو ترکیه حاشا دکه و گازا کیمیاوی بکار اینابا داگیرکردنەوە و سەپاندنی دەسەڵاتی هەیئەتە تەحریر الشام بەسەر شاری عەفرین و ناوچەکانی دەوروبەریدا کە باڵی ئەلقاعیدەیە لە سووریا لە لیستی تیرۆری جیهانیدایە ئەو هێزە نیگەرانیەکان سەبارەت بە ڕۆڵی تورکیا لەم پێشهاتەدا زیاتر تاوی سندووە کە هەندێک لە بەرپرسانی کورد پیان وایە داگیرکردنەوەی عەفرین لەلایەن ئەو هێزە تیرۆریستیەوە بەهۆی بڕیارەکەی تورکیاوە بووە. اف بویه چند هفته کوچکدارن ریخستنا هیئت تحریر الشام در باسی هرم عفرین بونه اولور ایدی بویه هزاهری خورد لسر عرده هبونا هيئة تحرير الشام لعفرين هالوستن جدا بخرانية هنرين ديار دكن كو بيشفاتشونا هاتش لعفرين ناسكنا ودي جوهرتنا كلشكري لهرمي بخرابينا هدفنا عفرين تاني هدف گوشين دهرم سينور من جوابي گينه چقا سينوري ويام تب خساريات ديمقراطيك هي تف قوات قصده و هزار ازگار کرنه عفرين هي گوبا چتال حل ملكي بجبكي وال سر بتري طبعا ملكي بكارتينن چي جاله سياسي دابيت بناوي حكومه الانقاذ دابيت چي جاله عسكري دابيت حتى 2018 جهات شوكي شاخي القاعدة لسوريا دهاتا ناسكرن وناوي جبهة النصرية لجوي شاغيفة أو دبيجة
پەیوەندی ئەوان بە ئەلقاعیدە ڕانەمایە لێبەلێ پسپۆر دەبێژن هین جی هاچ ئایدۆلۆژیا توندرەیە ئەلقاعیدێ دمەشینە. مەهابووری ملیتانên هاچ دەرباسیە عەفرینێ و هەنێک باژاروکên ser bi wê ve bûn piştî kûnakûkî navbera hin komên çekdar yên ser bi Tirkiyê ve derketibû hûlê. Hinek berpirsên Kurd dibînin ku bi cihbûna haç li Efrînê bi biryara Tirkiye çêbûye ku dixwaze rêveberiyeke yekgirtî jêr kontrola wê li Bakur û ji avayê Sûrî weke Idlib Efrîn Bab û Ezazê ava bike. Dondin standinên ku ser çareserî Sûrê tên kirin li bo dewê do Tirkiye dixwaze diriya Cebet Nesr dixwaze diriya ew Cebet Nesr û herêmên destê wê do wek weraqokê weraqok daxtê dest xwe de bi kor bîne ji bo de nîqoşên ser çareserî Sûrê tên kirin Tirkiye jî xwe bike beşek sereke. Tevî van pêşketinan hikûmeta Tirkiye bi awayekî fermî tu daxuyanî derbara rewşa Efrînê de nedaye. Rêveberiya Xweseriya Bakur û Rojhilatê Sûriyê hişyarî dide ku Tirkiye dixwaze Heyet Tehrîr û Şam ku li ser lîsta terûrê ya cîhanî ye weke de facto li herêmê rewa bike û metirsiya vê yekê mezin e. Vê tiştî li Efrînê diqewime em wê yani wek metirsî li ser alemê giştî em her zêdetir ceddî bigirin û em nekevin xevkê pêlanên Tirkî û dewletê Tirkî tektikek xwe dimeşîne ji bo hindir xwe û ji bo derdorê xwe. Di vê dema guhertinên leşkerî de li Efrînê xelkê deverê dibêjin ku binpêkirinên mafê mirovan hîn jî bi awayekî berfereh dijî sivîlên Kurd didûmin. Newrûz Reşo dengê Amerîka. نهاجي راست خو باميرا دنگي امريكا نوروز رشو يعني باميرا عفريني نهاد كامبي شهبه بمرا نوروز دم باش يعني ام دخوازم بزانن كو مزان تركيا لغورا رابورتاتي جيطان هاتش داخوياني ندان لسر هندي كاني هي التحرير كنترولا وهريمي كريا وچابا چانا بلي اون بيش بينيا چ دكن خلق چ بيش بينيه ديك لسر رولي تركيا لوي هريمي بيشتي وي غورينا كو هي التحرير الشام دس حالات قرتيا دس لوي هريمي بله ایروش خود به مهک لسر درباسبونا هی تحریر الشام جبو هرم عفرینی و جهبونا ویل دوره اگر ام نرینا خلکین دوره بخوا و گوهسن او هبونا هاتشی لدوره تو جداهی جبو گلی عفرینی نافبره هبونا هاتشی و گروپین چک دار یم بریاکو هاتش دستوردان بکی و لور بجهبه به گلی دوره نابینه جبر کو بم پیکرین در حقی واندا و او سوزن کو هاتشی دخواست بریا کو اوی هین اولا کاری الهرم عفرینی سر دست بکه هین به هلا کسی کو راستی بم پیکرین یانجی مال و ملکی وان هاتی دست سر کرن جبوان وره و گراندن او سوزن کو هاتنه داینجی هفی وکی کمانی زمان خیلی دبینه وجود هید نافبروان و آلین گروپین چکداری دن کو حیانها عفرین سر دست فکر نهاتنه لی خلق لتنشتاویه که جی امجی آنجا بین آلین سیاسی جو پسپور جی دبینن هبونا هاتشه در باسمونا وی جبو بجار عفرینی و بجهبونا وی ویل پیشبری و پلان پرتر لسر هشتنا هرما عفرینی دبن کنتروله که آلیه کی کو هین بسر جهادیستا وقتی حسب وکی کام دزانن رخصتنا هی تحریر الشام انکو جبهات النصرة باس که رخصتنا القاعده لسوریه جبر ویجی مترسیا کو هنجی بن پیکرن در حقی گلی هر بردوام بکن دالیه کی ده هیا امور من سر هالوسن آلین سیاسی کو نرخاندنا و یکی کو دبن چرچویا هالوستا کو ترکیه چدو خاطر باکور سوریه بجنبینه ته زمان کو اف یک انجام گلک جوینه و داوی هاتن دار خستن کو مخابرات هر وکی دل سر زمان برپسن رفبری سر و هر داوی جل سر زمان مظلوم عبدی جنرال هزن سوريا ديمقراطيك بخوشي هات زمان كو هبونا هات شيل الدفره او يكا بخورا انيا كو هرمين باكور سوريا نتني عفرين هر وكي دم باب عزاز ادلب جيد بن خطريه كما ترسيه كو اف هرم بتقامي بن كنترول هزاك كو تندري باشمان نورس ما تخواست نبتخواست ام بزعن ام دزعن كو يك جوان كومالين تنريا وتي حساب كلمه كومالكا تيرورستي بري ويجي جماركا كومالين تشغدا الورهاب وشر الورها هيا لما تخواست بزعن بونمونا دماكو اف كومالا هيا تحرير الشام هاتي وعفرين قرتي وهناك جندي قرتين
او تشدكن تشتفقري ديك نجبوك جي خو قايم بكن لفينا كايا تشتكايا يعني تشتكي بياني او ديكن كو سرنج راكيش با لوي هريمي درباسبونا هي التحرير الشام شركي دون دسبيك الدفر فكر ناكوكيا د نافبرا جروبين چکدار کو د انجام دا دسبيك خلق دفر زرار دبينه دا علي بن فكرنا دا علي دزين كل هرمن شي دبي افتشتان ام بيجن ويد دما هبونا يعني جدفي ما هكو هيئه التحرير الشام العفني بجهبويا كيم نابون لتنشتا ويجي هبونا جبهه النصره يعني هيئه التحرير الشام و ديرك جريداي استخبارات تركيا لجوش روفاكار او بسبورين شوبينن دفي واريدا دينن زمان جريدانا باستخبارات تركيا هشتيا و هبونا جبهة النصرة بهندر باجار عفنين دا كنترول كرنا ام ببين خالبندين دهندر باجار دا كنترول كرنا آلية أولهية هرم عفريني حيانها هشتيا كو نبن بكر راوستن حيانها هشتيا كو اگر هبه هین جاره کدن ناکوکیا کو هین چاره سر نبوید نافبرا فیلا قاسسیه دا و هیئت تحریر الشام کو روجا انیا بوریجی دا انجام وینا کوکیان دا خلکن دفر عزازی بر خدابون عفرینه و دجبری بجهبونا هیئت تحریر الشام لباکور سوریه و لهرم تایبت عزازی کو او یک هوان نوی بین عفرینه کوهاش بر خدابه عزازی و دفر برجی ناکوکی و روشان الهف روشا کو اگر اف پیشفچونا لشکری گوهرتن پرترج گوهر مبینه او مدرسین جم ملت و هر وکیدن یاریش آلین سیاسی و آلین برپرس و از وک بلگه که سیاسی ایدی هم لهم بر کردان هم جی لهم بر کل هرمه و ربکارانی نوروز قالكي سباس نوروز رشو بيعمل دنجي امريكا يا عفرين نهال الشهبة راس خب مرابو سباس باسبوجي لعفرینەوە دەڕۆین بەرەوە ئۆکرانیا گرتێکی ڤیدۆیی کە ڕۆژی هێنی بڵاو کراوەتەوە پیشانی دەدات سەربازێکی ئۆکرانی خۆی دەکات بە شارەکەدا و دانیشتوانی شاری خێرسۆن ئاهەنگ دەژێڕن و خۆشحاڵ دەبن بە ئازارکردنی شارەکەیان و کشانەوەی رووسیا پاشان لە گرتە ڤیدۆیەکەدا دەردەکەوێت کە سەربازەکە ئاڵایەکی ئۆکرانی لە کڵاوەکەی دەردەهێنێت و دەیبەسێت بە سنگی منداڵێکی ساواوە رووسیا لەم هەفتەیەدا هێزەکانی لە شاری خێرسۆن لە باشووری ئۆکرانیا کشانەوە و تاکە پایتەختی ناوچەکەی بەجێش کە لە دوای لەشکرکێشی مانگی دوو دەستی بەسەرداگرتە بوو بەشێک لە شارەزایان دەڵێن پاشەکشەی مۆسکۆ لە خێرسۆن ڕەنگە ڕێخۆشکەر بێت بۆ ئۆکرانیا تا لە پێگەیەکی بەهێزدا وتوێژکار لەگەڵ رووسیادا دیاردەیەکی بۆشایی ئاسمان کە بۆ سێ ساڵی دیکە جارێکی دیکە نایبینینەوە لەگەڵ ئەوەشدا بەریتانیا بڕیاری یەکەم هەڵدانی مانگی دەستکردی خۆی ئەنجام بدات و بەرنامەی ئارتمیسی ناسا ئامادەیە بۆ هەوڵێکی دیکە ئەم راپۆرتە زانیاری زیاتری تیادایە هەفتەی ڕابردوومان بە هەڵدانێک دەست پێ کرد لە بنکەی ڤێندبێرگ سپیس فۆرس بیس لە کالیفۆرنیا لەوێ ئاژانسی ناسا سەتەلایتێکی هەڵدا ئەوەی بەمەبەستی باشکردنی پێشبینیەکانی کەش و هەوایە و هەروەها بۆ بەرژێکی گەرمی ئەزمونیە ئەوەی دەتوانرێت هەوای تێ بکرێت ئەوەش بۆ پاراستنی کەشتەکانی وڵاییە بەرپرسان دەڵێن سەتەلایتەکەی کەش و هەوا ئاستی وردبینی چاودێریەکانی هەسارەکەمان زیاد دەکات هەوکات کۆمپانیای زەبەلاحی نۆرترۆپ گرومن کەپسولێکی باری بە ناوی SS سالی راید ڕەوانەی وێزگەی نێودەوڵەتی ئاسمان کرد بەڵام کەپسولەکە دوای هەڵدانی دا واڵۆپ ئایلند لە ڤێرجینیا دووچاری گرفت هات کەپسولی SS ڕالی راید پتر لە 3700 کیلۆگرام کەرەستەی بار کردبوو نۆرترۆپ گرومن یەکێکە لە تەنها ئەو دوو کۆمپانیانەی کەرەستە و بار بۆ ناسا دەگەیەنێت لە هەواڵێکی نوێدا موشکی ئاژانسی ناسا بۆ مانگ گەڕایەوە بۆ سەر سەکۆی هەڵدان ئەوەش دوای خولێکی دیکە لە کاری چاکردنەوە تێیدا موشکی زەبەلاحی قەوارە 92 مەتری ئەوەی بە سیستمی هەڵدانی وڵایی دەناسرێت شوێنی مانەوەی لە فلۆریدا بەجێهێشت لەو دەمەی ئاژانسی ناسا هەوڵی هەڵدانێکی دیکە لە چواردەی ئەم مانگەدا دەدات ئارتیمس یەک دەبێتە یەکەم هەنگاوی ئاژانسی وڵایی ناسا کە وێزگەیەک لەسەر مانگدا بمەزنێت و کەپسولێکی بێسەرنشین بۆ تاقیکردنەوە ڕەوانەی مانگ بکات ئامادەکاریەکان بۆ هەتا ئێستا یەکەم هەڵدان بۆ ئاسمان لە بەریتانیا خێرایی پێدراوە
ئەمە یەکەم جارێک ئێمە سەتەلایت لە وڵای ئاسماندا دابنین و ئەو کارش ئالێرەدا ئەنجام دەدرێت. ئەرکەکانی سەتەلایتە جۆرە و جۆرەکان بریتین لە کەمکردنەوەی کاریگەریەکانی ژینگەیی و ڕێگریکردن لە قاچاقچێتی و هەروەها ئەنجامدانی کۆمەڵێک کارە لە بواری ئاسایشی نیشتیمانیدا. لە هەفتەی ڕابردوودا جارێکی دیکە مانگ دیارنەما و تەماشاکاران لە سەرانسەری باکوور و ناوەڕاست و باشووری ئەمریکا و لە ئاسیا و هەروەها لە ئوسترالیا دیمەنەکانی دیارنەمانی مانگیان بە تەواوی بینی ئەوەی بە مانگی خوێن دەناسێت ئەوەش بەهۆی ڕەنگە سوورباوەکەیەوەیە. لەو کاتەشدا مانگ لە ئاسماندا بەری دەگیرێت کاتێک مانگ بە تەواوی بە سێبەری زەویدا تێدەپەڕێت. ئەمە دووەم گیرانی مانگ بوو لەم ساڵدا. جا ئەگەر بینینی ئەو دیمەنت لە دەستدا بێت ئەوە دەبێت هەتا ساڵی 2025 چاوەڕوان بکەی بۆ ئەوەی ئەو دیمەنە ببینیت. بۆ ئارش ئەرەبسادی سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. هاتا برنامه صباحی یاکوت کنکشن هر شاد و بختور بون. خدا حافظ. هر شاد.